ئەزیزانم خۆشهاتنەوە بۆ دیداری ڕۆژ. کۆماری ئیسلامی ئێران لە هەردوو ڕوانگەی ناوچەکە و نێونەتەوەییشەوە پێدەچێت دووچاری گرفتی بچووکبوونەوەی دەرفەتەکانی بەردەمی بێتەوە. زۆرێک لە شیکەرەوە ئاماژە دەکەن بەوەی تاران دەیەوێت و دەخوازیە لە ڕێی بەکارهێنانی ناوبژیکارێک یان لە هەر ناوبژیەکی بووی بکرێت سەرکەوتن بەدەست بێنێ. بەڵام پێناچێوە هابێ بەهۆی بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک ترامپەوە، چونکە ئەستی داواکانی تاران زۆر بەرزترن لەوەی کارخۆیشی پێشبینی دەکات. لە ئێستادا وەک باس دەکرێت هەلومەرجێکی نوێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاتۆتە ئاراوە. جاجێی خۆیەتی لێرەدا لە کورد بپرسرێ ئایا چەندێک ئامادەیە بۆ ئەو گۆڕانکاریانە ئەگەر ڕووبدەن و چ جۆرە کاریگەریەکیشی دەبێ بەسەر داهاتووی ئەو نەتەوەیەوە لە ناوچەکەدا بە تایبەتیش کورد لە ئێراندا. ڕەزا کاعبی سکرتێری کۆمەڵەیی زەحمەتکێشانی کوردستان میوانی دیداری ڕۆژە. کاک ڕەزا، سەرەتا سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت. ئەمەوێ بزانم دوای شکستی گەورەی سیاسەتەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ئەو لە پەراوێزنانەی کە تێی کەوتووە، ئێران توانای بەرەنگاربوونەوەی سیاسەتی بەرزترین ئاستی فشاری هەیە یان نا؟ زۆر سپاس. من پێم وایە کە کۆماری ئیسلامی گەورەترین و دژوارترین و سەختترین قەیرانی سیاسی، قەیرانی دەسەڵات، قەیرانی ئابووری، قەیرانی مەشروعیەت تێپەڕ دەکات. ئەمە ئاکامی زیاتر لە 46 ساڵ حکومڕانی ئیسلامە کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران دایمەزراندووە. دەزانین شۆڕشی ساڵی 57 تەکانێکی گەورەیدا هەم بە ئێران و هەم بە ڕۆژهەڵاتی ناوڕاست. کۆماری ئیسلامی لەم 46 ساڵە بەردی بناغەی ڕژیمێکی داناوە کە ئێستا دەزانین تووشی چ قەیرانێک بووە. هەر لە سەرەتای دامەزراندنیەوە بە سیاسەتی هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی ئستراتیژیەکی بۆ خۆیدانا کە ئێستا دەزانین ئەو ئستراتیژیە بە تەواوی هەرەسی هێناوە. ئەوەی لە غەزا، ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست لە 1 ساڵ و نیوی ڕابردوو دیتمان لە گۆڕنانی سیاسەتی هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی بوو. بۆیە کۆماری ئیسلامی بە تەواوی هەرەسی هێناوە و شکستی خواردووە لە ناوچەکە. بەڵام قەیرانی گەورەی کۆماری ئیسلامی قەیرانی ناو دەسەڵاتی خۆیەتی، قەیرانی ئابووریەتی، قەیرانی کۆمەڵایەتیەتی کە خەڵک لە ئێران هەر ساڵە لە دوای ساڵ بەهێزتر، جەماوەریتر و خۆڕاگرانەتر و بەرفراوانتر دێنە سەر شەقامەکانەوەن. ئەم چەند مانگە ڕابردوو دەزانین کۆماری ئیسلامی خەریکی شەڕێکی گەورەی سەرتاسەریە لە دژی ژنان، لە دژی نەتەوەکان، لە دژی کرێکاران. هەر لە سێمانی ڕابردووە لانی کەم 1000 خۆپیشاندان و ناڕزایەتی و گردبوونەوەی کرێکاران، ژنان، بە ساڵانە چوان، نەتەوەکان لە ئێران ڕوویداوە. بۆیە کۆماری ئیسلامی تەنیا ئەوە نییە لە محوەرەی مقاومەت هەرەسی هێنابێ، لە ڕۆژهەڵاتی ناوڕاست هەرەسی هێنابێ کە دەزانین تا ماوێ لە مۆپەر مدعی ئەوە بوو کە لە 5 پێتەختی ڕۆژهەڵاتی ناوڕاست حکومڕانی دەکا و پارلەمانەکان دیاری دەکا و ئەندامانی پارلەمان دیاری دەکا و ئەمانە کاک ڕەزاییەک بە یەک دێنە سەری. بەڵام ئاماژە بەوە کرد لە ماوەی ئەم زیاتر لە 40 ساڵی ڕابردووی تەمەنی کۆماری ئیسلامی ئێراندا ینی کۆمەڵە سیاسەتی دڕندانەی گرتوۆتە بەرامبەر بە گەلانی ئێران. هەڵبەت ئێرانیەکان وەکو ئاماژەی پێدەکەن یا ڕژەمی ئێران وای نیشانەدەن کە ئەمە هێز و دەسەڵات و توانایی کۆماری ئیسلامی ئێرانە. بەڵام من پرسیارەکەم لە بەڕێزت ئەوەیە، ئەوە هێزی کۆماری ئیسلامی ئێرانە کە توانیوێتی ئەو سیاسەتە سەرکوتکارانەی بۆ بچێتە سەر، یاخود بێهێزی خراپی بەڕێوەبردنە لە ناو ئۆپۆزیسیۆنەکانی ئێراندا؟ دەتوانین بڵێن هەردووکەتی. کۆماری ئیسلامی هەر لە دوا ڕۆژی 22 ڕێبەندانی ساڵی 1357 پرۆپاگەندەی ژەهراوی لە دژی گەلی کورد، لە دژی نەتەوەکان دەست پێ کرد. هێرشی کردە سەر ژنان، هێرشی کردە سەر کرێکاران، هێرشی کردنە سەر گەلانی ئێران. بۆیە ئەم سیاسەتەی بردووەتە پێشەوە. دیارە هەلومەرجی ناوچەکە و
جیهانیش بۆ کۆماری ئیسلامی لەبار بوو. بەڕاستی دەزانین ئەوەی کە ئێستا غەرب پێی گەیشتووە کە کۆماری ئیسلامی سیاسەتی فشاری حەدی ئەکسەری بۆ کۆماری ئیسلامی بێنێ، بەڵام لە ماوەی 46 ساڵی ڕابردوو زۆر جار و هەمیشە خۆیان گێل کردووە لەو جەنایەتە و لەو کوشتارە و لەو دەست درێژیە و لەو تەجاوزەی کە کۆماری ئیسلامی بەنسبەت هەموو ناوچەکە کردوویەتی. بەڕاستی خۆیان لێگێر کردووەوە بگرە هاوکاریشی بوون و زۆر لەمانە. بەڵام لە کوردستان خۆڕاگریەکی گەورە لە کوردستان ڕوویدا لە دوای شۆڕشی ساڵی 57 و تا ئێستا درێژەی بووە. من ئەوەم حەزکردن کە کۆماری ئیسلامی بە سیاسەتێکی دڕندانە لە دژی نەتەوەکان، لە دژی کرێکاران، لە دژی ژنان بە تایبەت بردوویەتە پێشەوە تا ئێستا توانیوەتی خۆی ڕابگرێ. بەڵام ئۆپۆزیسیۆنی واقعی، ئۆپۆزیسیۆنی کە کاریشی زۆر کرد بۆ ئەوەی ئۆپۆزیسیۆن لە ئێران بە تەواوی تێک بشکێنێت. ترۆرهای دەرەوەی وڵاتی سازماندا بە چاوپۆشینی ئوروپا و وڵاتانی دیکە لە ترۆریسمی کۆماری ئیسلامی لە ساڵانێکی زۆر زەربەی کوشندەی لە ئۆپۆزیسیۆن داوە. بەڵام لە کوردستان ئۆپۆزیسیۆن حیزبە کوردستانیەکان مەجالێکی دیکانەیە، مەوقعیەتێکی دیکەیان پەیدا کردووە، بۆیە لە شۆڕشی ژینا و لە مانگرتنەکانی نیشانیدا و دەرکەوت کە تا چڕادێ حیزبە کوردستانیەکان بە شەرتێ یەکگرتوو بن دەتوانن نوێنەرایەتی زۆربەی زۆری ئۆپۆزیسیۆن بکەن. بەڵێ کاک ڕزا لە وەڵامی پرسیاری یەکەم و دووەمیشدا چەند جارێک ئاماژۆ بە پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی ئێران کرد لەسەر بە تایبەتی لەسەر ژنان. هیچ جیاوازیەک دروست بووە لە پێش شۆڕشی ژینا بۆ دوای شۆڕشی ژینا لە بەرامبەر ڕەفتاری ینی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ژنانە؟ بەڵێ ئێمە دەتوانین بڵێن کە مووقعیەتی ژن نەتەنیا لە کوردستان لە ئێرانیش پێش شۆڕشی ژینا و دوای شۆڕشی ژینا گۆڕانی گەورەی بەسەراتوە. شۆڕشی ژینا بە دروشمی ژن ژیان ئازادی بە پێشەنگی ژنانی خەباتکار و تێکۆشەر کە لە کوردستانەوە دەستی پێکرد. دەزانین کە لە سەرتاسەری ئێران و بگرێت ناوچەکە و دنیایش دەنگدانەوەی زۆر بوو. بۆ خۆتان حتمما لە بیرتانە کە ژنانی پارلەمانتار، ژنانی لە دەسەڵات، ژنانی سەرۆکوەزیران و ژنان کە لە کابینەدان پرچی خۆیان بڕی و بە نیشانەی پشتیبانی لە ژنانی کوردستان و لە ژنانی ئێرانیش. بۆیە گۆڕانی زۆر بەسەر هاتووە. کۆماری ئیسلامی بە هەموو وجودیەوە تێکۆشێک کە ژنان پاشەکشە پێ بکە، حیجاب بەسەریاندا بدا. بەڵام بەڕاستی هەموو ئەو خەبەرانەی کە لە کوردستان و لە ئێرانیشەوە بەدەستێمە دەگا نیشان ئەوەیە کە ژنان بەڕاستی ڕاپەڕیون، جوابیان نادەنەوە و حیجابی ئیسلامی تر ئاخرین ڕۆژەکانی خۆی تەریکە تێپەڕ دەکە. ئەکرێ بە کورتی پێم بڵێ هەتا ئێستا کاریگەریەکانی شۆڕشی ژینا چەندێک ماوە لەسەر ئەو بزوتنەوە ئازادی خوازانەی کورد هەیەی لە ئێراندا؟ شۆڕشی ژینا شۆڕشێکی کۆمەڵایەتی بەهێزە کە ئێستش بەردەوامە. شۆڕشی ژینا شکست ناخوا، هەرس نایەنێ، بەڵام بەردەوامە. شۆڕشێکی فەرهەنگیە، شۆڕشێکی کولتوریە، شۆڕشێکی سیاسیە، شۆڕشێکی نەتەوەییە. مووقعیەتی کوردستانی لە سەراسەری ئێران لە خەباتی جەماوەری لە ئێران بە تەواوی گۆڕایوە. ئاستی متمانەی خەڵک بە شۆڕشی کوردستان لە دەرەوەی کوردستانی بردووەتە سەرێ. مووقعیەتی ژنی لە کوردستان ئاڵوگۆڕی گەورەی بەسەرداهێناوە. مووقعیەتی ژنی لە بنەماڵە، لە نێو بازار، لە نێو کۆمەلگا بە تەواوی گۆڕانی گەورەی بەسەرداهاتووە. بۆیە دەنگی کوردستان دوای شۆڕشی ژینا دەنگێکی دلێرترە، دەنگێکی ڕەواترە، دەنگێکی سیاسیترە، دەنگێکی حەقخوازانەترە، پشتیبانی زۆرتری لێکراوە. بۆیە شۆڕشی ژینا بەردەوامە، بەردەوامیش دەمێنێ و ئەو ئاڵ و گۆڕانەی کە لە کۆمەلگای کوردستان دوای لە سەردەمی شۆڕشی ژینا و دوای شۆڕشی ژینا و تا ئێستش کە شۆڕشەکە بەردەوامە بەرەو پێش دەڕوە و ئێمە شاهدی گۆڕانکاری گەورەین لەو بارەوە. بۆیە مووقعیەتی کوردستانی بە تەواوی گۆڕیوە و کوردستان بووەتە مەرجەعی سیاسی لە خەباتی کۆدژی کۆماری ئیسلامی لە ناو نەتەوەکان، لە ناو باقی چین و توێژی کۆمەلگا لە سەراسەری ئێرانیش. کاک ڕزا جەنابەت ئاماژە بەوە دەکەی کە پێم بڵێ شۆڕشی ژینا
هاوڕاییەکی دروست کرد لە ناو نەتەوەکانی ئێراندا بەرامبەر بە دۆزی کورد لە ئێراندا. ئێستا ژەروایە ئێستا پێگەی کورد لە ناو نەتەوەکانی ترا چۆنە بۆ نمونە ئازەریەکان لە ناو نەتەوەکانی تری ئێرانە کوردستان موقعیەتی مەرجعی سیاسی پەیدا کردووە پێشڕەوی خەباتی ڕزگاری خوازی نەتەوەکانە لە ئێران و بە هەر ئاڵوگۆڕێکە لە ئێران ڕووبدا کۆمە لە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی بە تاکید کوردستان نەقشی وتەبێژ و نەقشی مەرجعی سیاسی بۆ حەلی مەسەلەی نەتەوایەتی کە یەکێک لە گرنگترین مەسایلەکانی ئێستا و دوای ڕوخانی کۆماری ئیسلامیە بەدەستەوە دەگرێت کوردستان و موقعیتێکی بان پەیدا دەکات. بۆیە من پێم وایە کە لە دوای شۆڕشی ژینا بە تایبەت ئەمەش فقط هی سەردەمی شۆڕشی ژینا و ئەم 2-3 ساڵە نییە، نەتیجەی 46 ساڵ خۆڕاگری خەڵکی کوردستانە، نەتیجەی بربەرەکانەی خەڵکی کوردستانە، هێزی پێشمەرگەی کوردستانە کە کۆماری ئیسلامی نەیتوانیوە کوردستان سەرکوت بکە، نەتەنیا نەیتوانیوە سەرکوبی بکە، بەڵکو ئێمە شاهدی ئەوەین کە جوغرافیای سیاسی کورد زۆر پانوبەرینتر بووە، ڕادەی بەشداربووان لە بزافی ڕزگاری خوازی نەتەوەی کورد زۆر بەرفراوانتر بووە. چەند پارێزگای گەورە یا ئوستانی گەورە وەکو ئیلام و کرماشان و لۆڕستان ملحق بوون، پەیوەست بوون بەم بزافە ڕزگاری خوازیە. بۆیە ئێمە لەگەڵ شەپۆلێکی بەهێزی کۆمەڵایەتی لە سەرتاسەری کوردستان ڕوبەڕووین کە ئەمە کوردستانی کردوەتە مەرجعی سیاسی. حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە موقعیتێکی باش بەرخوردارن. کارنامە و پشتیبانێکی سیاسی و مێژوویی 46 ساڵە زیاتریان لە پرسەری خۆیەوە و توانیانە لە مەجامعی بینەالملەلی لە مەجامعی جەهانی بەباشی نوێنەرایەتی ئەم خەڵکە بکەن. باشە کاک ڕەزاکە پێم دەڵێ کورد بۆ بە مەرجعی سیاسی بۆ نەتەوەکانی تری ئێران یا بۆ خەباتی ئازادی خوازانی گەلی ئێران، ئەی کورد بۆ خۆی بووە بەچی بۆ خۆی؟ بەداخەوە کاک بڵێن ئەبێ عەرزتان بکەم خاڵی لاوازی ئێمە، خاڵی لاوازی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی کورد لە ئێستا نایەکگرتووی حیزبەکانە. بۆیە وەختێک کە ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەبوو ئەم مەرجعی سیاسیەمان پەیدا کرد، بەڵام بە تێکچوونی ناوەند کە هۆکاری تایبەت بەخۆی هەبوو کە ئێستا ناتوانین بچینە سەری، بەڵام ئەم نایەکگرتوویە زەربەی داوە لە خەباتی ڕزگاری خوازیەمان لە موقعیتمان. بۆیە بە هەموو شێوەیەک دەبێ حەوڵ بدەین بۆ پێکێنانی بەرەیەکی کوردستانی، چەترێکی کوردستانی، ناوەندێکی هاوکاری کوردستانی کە ئەگەر ئەوە بێت بە تاکید نەتەوەکانی تر پشتیبانی لێەکەن و بە تاکید دەبێتە گەورەترین ئێتلافی سیاسی لە ئێران کە ناتوان. ئێمە دەبێت ئەم معادڵە بگۆڕین. کاک بڵێن ساڵی 2002 لە کنگرەی لەندەن ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئۆپۆزیسیۆنی عێراق کۆبوونەوە بە بەشداری یەکێتی و پارتی. لەو کنگرەی لەندەنە فقط یەکێتی و پارتی هێز بوون، خەباتیان کردبوو لە دژی ڕژیمی باس، هێزی پێشمەرگەیان هەبوو، ناو ناوبانگی جەهانیان هەبوو. بەڵام کەچی کە سەدام ڕووخا ئەمان چوون داوای حەقی خۆیانیان لە بەغدا کرد. لە ئێرانی داهاتوو ئەم معادڵە دەبێ بە تەواوی بگۆڕێ. دەورەی ئۆپۆزیسیۆنی سەراسەری، دەورەی حزبی سەراسەری لە ئێران بەسەر چووە. هیچ حزبێک پەیدا ناکەیت کە لە سەرتاسەری ئێرانە نفوزی تەواوی هەبێ. بۆیە حزبەکانی کوردستان بە مەرجی یەکگرتووی، بە مەرجی پێکێنانی بەرەیەکی کوردستانی دەتوانن ببنە مەرجەیەکی سیاسی بەهێز، نەتەوەکانی تر پشتیبانی لێەکەن، ڕەوتی ئازادی خوازی لە سەراسەری ئێران پشتیبانی لێ دەکا ئەوە دەبێتە گەورەترین ئێتلافی سیاسی. بەڵێ لەسەر نایەکگرتووی لایەنە سیاسیەکان لە کوردستانی ئێرانە، لەسەر ناتەبایی سیاسی ئەمانە هەر لێرە لە بەشی کوردی دەنگی ئەمریکا خۆم هاوکارانم ینی هەمیشە ئەو پرسیارە لە ڕێبەرانی کورد کراوە یا لە سیاسیەکانی کوردی ئێران کراوە. هەر هەموو دەڵێ ئێمە لەگەڵ تەباین، دەڵێ ئێمە یەکگرتوویمان دەوێ، ئێمە هاوڕاییمان دەوێ، هاوبەرنامەیمان دەوێ. بەڵام ئەوە تا ئێستا کە من و بەڕێزی شت قسەی تیادا دەکەین پێ ناچێ ئەو یەکگرتووی و تەباییات بێتە ئاراوە. هۆکارە ڕاستەقینەکە چییە؟
من وازانم کە دەتوانێت هۆکاری گەلێ هۆکاری هەبێت ئەوڵەن ئەبێ ئەمە لە خۆمان ڕوون بکەینەوە کە هیچ حزبێک بە تەنایی ناتوانێت یەکلاکەرەوە بڕیاری یەکلاکەرەوەی بدە. کۆی حزبەکان پێکەوە دەتوانن نوێنەرایەتی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان کرد. هەرێمی کوردستانیش وایە دەزانی کاک بەڵێن یەکێتی و پارتی دوو زلهێزن دوو حزبی گەورن تەمەنێک خەباتیان هەیە بەڵام کاک ڕەزاگەر یارمەتیم بێ ئەمە ئەزمموی پارچەیەکی تری کوردستانە بە نەچینە ئەوە ئێمە بۆ ئەزمونیان دووبارە بکەینەوە ینی بەبەسمەوە بوو کە بڵێم یەکێتی و پارتی وێڕای مەوقعەتێکی جیاواز کە هەیەە پێویستیان بە کۆی حزبەکانە بۆ مەشروعیەتدان بۆ ڕەواییدان بە هەرێمی کوردستان. ئەمە لە ڕۆژهەڵاتی کوردستان هیچ دووپات دەبێتەوە. ئێمە دەبێت ئەوە بزانین بۆیە تەماعی دەسەڵات تەماعیەوەی کە هەر حزبێک بە تەنیا بتوانێت جڵەوی ئەم دەسەڵاتە بگرێ و کۆی دەسەڵاتەکە بەدەستەوە بگرێ بە بڕوای من بۆ هەمیشە چوەتە ئەفسانەوە. دەورەی یەک حزب و یەکنەتەوە دەورەی یەکنەتەوە و دوو حزب و سێ حزبیش تەواو چووە کوردستان بە تایبەتی کوردستانی ڕۆژهەڵات کوردستانێکی فرە چەشنە فرە ڕەنگە فرە حزبایەتی تێدایە بۆیە دەبێ ئەمە دڵنیا بین بەبێ یەکگرتووی بەبێ بەرەیەکی کوردستانی بەبێ مەرجعیەتێکی سیاسی بەهێز لە ڕۆژهەڵاتی کوردستان ناتوانین ئەرکەکانی خۆمان بەڕێوە بێت. باشە ئەم ناتەبایی و ئەم ناکۆچەی نێوانتان ئەمە چەندێک کاریگەری هەبووە بەسەر دوورکەوتنەوەی هەندێک ناوچەی تری کوردستانی لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا ناوچەکانی ئیلام بۆ نمونە ناوچەکانی کرماشان بە نمونەوە زۆر ناوچەی تریش لە کوردستانی ئێراندا خەڵک لەو ناوچانە چی بە لایەنە سیاسیە کوردیەکان دەڵێ کاتێک کە دێتە سەر ئەوەی زمینەی ناکۆچی زیاتر دەبینن وەک لە زمینەی تەبایی بۆ داهاتوێکی باشتر. پرسیارێکی زۆر بەجێیە پرسیارێکی زۆر بەڕاستی جوانیشە سواز دەکەم. ئەمە یەک شت نیشانەدا کاک بەڵێنی بەڕێز لە کاتێکە ئیلام و کرماشا پەیوەست بوون بە بزافی ڕزگاری خوازی کورد ئەوە قسەی لەسەر لە ڕۆستانیشە لە کاتێکا کە حزبەکان پرشوو بڵاون لە حازێکا کە بلەخرە حزبەکان ناتەبایی زۆریان هەیە لە ناوخۆیانە بەڵام جغرافیای سیاسی بزوتنەوەی کورد پان و بەرینتر بووەتەوە ڕادەی بەشداربووان گەلێک زۆرترە مثلا بەراوردی بکەین لەسەر هاوینی ساڵی 1379 یا 58 ڕۆژی 28 گەلاوێش کاتێک کە خومەینی بڕیاری جەهادی لە دژی فەرمانی جەهادی لە دژی کوردستان دەرکرد ئەو دەم ئیلام و کرماشا جودا بوون لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بەڵام ئێستاوا نییە. بۆیە ئەمە نیشانەدا کە بزافی ڕزگاری خوازینەتەوەی کورد بەرەو پێشەڕوە. ئایا حزبەکان دەیان هەوێت نوێنەرایەتی ڕاستەقینەی هەموو بزافەکە بکەن یانە پرسیارەکەمەیە تا ئیسە وەڵامەکە بە جارجار هاتووە بەڵام بەداخەوە ئێستا کە قسە دەکەین وەڵامەکەی بەداخەوە نەیە حزبەکان نانویستووە کە ئەم شەپۆلە بەهێزە کۆمەڵایەتی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەیە و هەردەم زیاتر دەبێت نوێنەرایەتی بکەن. ئەمە ئەو دووگانەگی یا ئەو تەناقوزە یا ئەو تەزادەیە کە لە نێوان حزبەکان و گەلی ڕۆژهەڵاتی کوردستان وجودی هەیە. ئەم بزافاچێتە هەر لەگەڵ هەر کەسێک کە قسە دەکەین دەڵێن کوردستان ئامادەی ڕاپەڕینە دەڵێن کوردستان ئەگەر بێت و تاران و چەند شاری گەورە لە ئێران دەست پێ بکەن و بە تاکید گەڕانەوەی نەبێ بلا فاصلە لە کوردستان شار بە شار ئازا دەبێ. خەڵکی کوردستان ئامادەیە نەورۆزی پارەکە نیشانیدا ئەم ڕۆژانە کە قسە دەکەین خەڵک خەریکن بۆ نەورۆزێکی بەهێزتر لە نەورۆزی پارەکە ئامادە دەبن کەچی حزبەکان هەر کامی بەجیا ڕاگەیاندنی خۆی دەدا. دەکرا وەک ساڵانی پێشوو کۆی حزبەکان پێکەوە بانگەوازی بەهێزێکی نەورۆزی یەکگرتوویی نەورۆزی خۆراگری نەورۆزێکی نیشتمانی بکەین کە وەک نەورۆزەکانی دیکە بۆ خۆی شۆڕشێ بوو شۆڕشێکی گەورەی کۆمەڵایەتی خوڵقاندی ئەگەرچی حزبەکان بەجیا ئەم ساڵ داوای نەورۆزیان کردووە بەڵام من پێم وابێ یەکگرتوویەکی قەوی بەهێز لەسەر تاسەری کوردستان لە ڕۆژی نەورۆزدا دەیبینی. کاک ڕەزا جەنابەت باست لە پێکەنانی بەرەیەکی نوێی کوردستانی کرد بۆ لایەنە سیاسیەکانی
کوردستانی ئێران جا یەکێ لە سەرنجەکان ئەوەیە پرەنسیپی یەکتر قبول نەکردن لە ناو کووردا بە تایبەتیش لە ناو ڕێبەرانی سیاسی کووردا ئەمە بۆ بە پرۆسەیەک وەکو بارێکی باو سەر و سەودای لەگەڵ دەکرێت با نەچینە وردەکاری ئەو بابەتەوە هێندەی ئەوەی ئەمەیە بزانم ئەگەر بێت و بەرێژی کوردستانی لە کوردستانی ئێراندا بۆ لایەنە سیاسیەکان پێکێنرا پەژاک ئەندامە بێتیایە یان نا تاو جێگەی بە کۆی حزبەکان هەڵدەگەڕێتەوە هیچ کێشەمان لەگەڵ پژاک نەبووە و حەولیشمانداوە کە پژاک یەکێک لە بەشداربووانی بەرەی کوردستانی یا هەر هاوکاریە بێ بۆ بێنە سێ چوار هەفتە لەمە و پێش لە ڕاگەیاندنی مارگرتنی گشتی بوو لە دژی ئەعدامەکان بە تایبەت ئەعدامی دوو ژنە تێکۆشەری کورد پژاکیش بەخۆشیەوە بەشدار بوو و حزبەکانی کامل کرد کۆی حزبەکان پێکەوە بۆ یەکەمین جار بوو کە پێکەوە ڕاگەیاندنێکی هاوبەش بدەین و داوای مانگرتن بکەین کە مانگرتنێکی سەرکەوتوانش بەڕێوەچوو ئێمە وەکو کۆمەڵی زەحمەتکێشان و پێم وایە باقی حزبەکانیش خوازیاری ئەوەن کە پژاک لەم پرۆسە بە تەواوی بەشدار بێ چالاک بێ بەرەی کوردستانی یا مەرجعی سیاسی کوردستان کامڵترەکە یەکگرتوویت ئەخینە ناو ماڵی کوردەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەهێزترمانەکە و لە شتی نەخوازیار و شتی ئەملا ئەولا بەرگریەکە بۆیە بە هەموو وجودەوە دەبێ حەول بدەین هیچ حزبێ لە دەرەوەی بازنەی بەرەی کوردستانی نەمێنێتەوە و کۆی حزبەکان پێکەوە ئەم مەرجعیەتە پێک بێن کاک ڕەزا دەگەڕێمەوە سەر ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوە ڕاز ئەڵبەت وەکو لە پێشەکی بەرنامەکەدا ئاماژەم پێکرد یعنی ڕووداوگەلێکی زۆر لە ئارادان باس لە گۆڕانی هەلومەرجەکانیش دەکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گۆڕانەکان چۆن دەبن چۆن نابن ئەویان دەیێڕینەوە جارێکیکە بەس پرسە گرنگەکە لای من ئەوەیە کورد لە ئێرانە ئامادەیە بۆ ئەگەری هەر جۆرە گۆڕانکاری ئەگەر بکرێ کە دەپرسم کورد ئامادەیە ینی مەبەستەکەم لەوەیە کورد بەو هەموو ناتەباییەوە توانای ئەوەی دەبێت کە لەگەڵ ڕەوتی گۆڕانکاریەکانە بڕوە کاک بەڵێنی بەڕێز فاکتۆرێک کە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت بە باشی لە ڕەچاو بکرێت لە بەرچاوی بگرین ئەویش فاکتۆری ئاگاهی و زانستی خەڵکە خەڵک زۆر حزوری جەماوەریان هەیە لە گۆڕانکاری سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان شۆڕشی ژینا نیشانیدا مانگرتنەکانی کوردستان نیشانیدا بۆیە ئەمە من پێم وایە نەهایەتەن بزافی سیاسی ڕۆژهەڵاتی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕۆژهەڵات حزبەکانیش یەک دەخا و ناچاریان دەکات کە پێکەوە کار بکەن پێکەوە هاوپەیمانی ڕابگەێنن من وازانم کە مححکومن بەوە حزبەکان یا مححکومین بەوەی کە ئەم یەکگرتوویە لە ناو خۆمانە دروست بکەین و من پێم وایە بە تاکید دەنگدانەوەی یەکجار زۆری دەبێت لە شۆڕشی ژینا یەکێ لە تایبەتمەندیەکانی دیکەی شۆڕشی ژیناوە بوو لە باری ڕێکخراوبوون و سازماندانی خەباتی خۆڕاگرانە لە دژی کۆماری ئیسلامی شێوازێکی زۆر جیاوازی دا بەدەستەوە ژنان لە ڕیزی پێشەوە بوون لاوانی شۆڕژێر تێکۆشەرانی حزبە سیاسیەکان دایکان باوکان بزانە قەبرستانەکانیان بەڕاستی ئاوەدانەوە کردووە ئەسەن لە قەبرستان ناچێ وەختێکە دایکی پێشمەرگە باوکی پێشمەرگە خوشک و برای پێشمەرگە وتاری زۆر گەرم و گوڕی نیشتمانی و خەباتکارانە ئەدەن ئەسەن گۆڕستانیان کرد پڕنووریان کردووە گوڵ و گوڵزارە گۆڕستانەکانی کوردستان بەهۆی ئەو دایک و باوکە خۆراگرانە کە لەسەر گۆڕی جگەرگۆشەکانیان بانگەوازی یەکگرتووی بانگەوازی خەبات بانگەوازی لە دژی داگیرکەری دەردەبڕن ئەمە زۆر زۆر کولتورێکی بەرزە و تێگەیشتن و ئاگاهی خەڵکیشی بردووەتە ئاستێکی دیکەوە باسە لەوە کرد دەڵێ مححکومن بە یەکگرتن مححکومن بە هاوهاڵوێستی مححکوم بوون لەگەڵ کارکردن بۆ هاوهاڵوێستی و یەک بەرنامەیی دووشتی جیاوازن چەندێک کارتان بۆ کردووە من وازانم جموجۆڵی باش لە نێو حزبەکان هەیە بۆ ئەوەی کە ئەم یەکگرتووی لە دوو سێمانگی ڕابردوو بەداخەوە پارەکە دوای جۆرجتاون کەیسە ناچینە سەری
و دوای ئەوەی کە کۆمەڵی زەحمەتکێشان ناقایل بوو بەو پرۆسەی یەکگرتنەوە پێی وابوو کە لە پرۆسەکە لامانداوە کۆمەڵی زەحمەتکێشان خۆی ڕاگەاندنەوە ناوەندی هاوکاریش تێکچوو بەڵام سێ چوارمانی ئەخیر ئەم جموجۆڵە هەیە هەموو حزبەکان مەرجیان لابردووە مەرجی بە ئەوەی کە مەرجیان بێ بۆ دامەزراندنیەوە دەبێ بەڕاستی کاری بۆ بکەین بۆیە دەڵێن مەحکومن بۆ ئەوەی بزافی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان لێمان دەخوازێ ئیمکانی نییە بزافە سیاسەکە ئاچێتە پێشەرۆی کە عەرزم کردی وێ ڕای پارچە پارچەبوونی حزبەکان و لێکترازانیان و وێ ڕای ئەوەی ناتەباییە کە لە ناو حزبەکانە هەیە بەداخەوە ئیلام و کرماشان و لە ڕستان و سەراسەری کوردستانی سنە و مکریان و ژوورەوەی کوردستان ڕاپەڕین لە حزوری سیاسیدان لەمانە ئەم بزافە بە تەئکید حزبەکان دەخاتە مەوقعیەتێکەوە کە بەبێ یەک ناتوانن هەنگاوێکی گەورە و مێژوویی هەڵگرن. کاک ڕەزا بەداخەوە کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی دەڕوا ئەمایان دەکەمە دوا پرسیارم هەروەکو جەنابیشت ئاگاداری لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان لە ئیمرالیەوە لە زیندانەوە پەیامێکی ئاشتیانەی نارد بۆ هەم دەوڵەتی تورکیا و هەم کۆمەڵگەی تورکیا و داوای چەکدانان و هەڵوەشانەوەی پارتی کرێکارانی کردووە ئەڵبەت لەگەڵەوەشدا کە باسی لە ڕەخساندنی زەمینەی دیموکراتی کردووە لە تورکیادا بۆ هێنانە ئارای ئەو هەلومەرجە نوێیە. من پرسیارەکەم لە بەڕێزت ئەوەیە هیچ بەرنمەیەک هەیە کۆمەڵی زەحمەت کێشانی کوردستان یان هەموو لایەنە سیاسیەکان وەکو ئەو بەرەیی کە باست کرد بکەونە دانوستاندن لەگەڵ دەسەڵاتدارانی ئێرانیدا لە تاران؟ نەخێت لە حاڵی حاضرا کە ئێمە گفتوگو دەکەین هیچ بەرنمەیەک نییە هیچ شتێک دیار نییە بۆ ئەوەی کە حزبەکانی ڕۆژهەڵات و کۆماری ئیسلامی لە بەرە وتوێژ بچن بەڵام وتوێژ لە بزافی ڕزگاری خوازی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان سنەتی خۆی هەیە مێژووی خۆی هەیە کارکردی خۆی هەیە من پێم وایە بە تایبەت بۆ وتوێژ هیچ حزبێ بە تەنیا ناتوانێت نوێنەرایەتی گەلی کورد بکە و حتمما کڵاو دەچێتە سەری و حتمما زەربە دەخوا و حتمما پارچە پارچەمان دەکەن بۆیە ئەگەر لە ئەگەری شتێکی وابێ دەبێ هەموو حزبەکان پێکەوە کۆ ببنەوە کە من پێم وابێ لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئەم هەلومەرجەی کە ئێستێمە تێداین هەلومەرجێکی گونجاو بۆ دانوستان لەگەڵ کۆماری ئیسلامی نییە بەڕاستی کۆماری ئیسلامی نیشانی داوە کە دژمنی سەرسەختی گەلی کورد و گەلانی ئێرانە و هیچ ڕێگایەکی بۆ خۆی نەهێشتوێتەوە و بۆیە تا ئێستا سنەت ئەم تەجروبە و ئەزمموی 46 ساڵی بێ ئەمە نیشانی داوە کە بە هیچ جۆرێ نابێ باوەڕی پێ بکەیت بە هیچ جۆرێ نابێ بە پیری بانگەوازەکەیەوە بچی ئەگەر بانگەوازەکانی وەک پێشووە بێ و بەڕاستی دەبێ ئەمە بزوتنەوەی سەراسەری لە سەراسەری ئێران و نەتەوەکانی دیکە و ژنان و کرێکاران و خەباتێک ئارادایە بۆیە کۆماری ئیسلامی دەبێت زۆر شت لە خۆیدا بگۆڕێ تا ئیجازە بەخۆی بدا داوا لە حزبەکانی کوردستان و گەلی کورد بکە کە دانوستانیان لەگەڵ ئەگەر ئەو گۆڕانکاریانەی لە خۆیدا بەوجودێنا کە نایهێنێ کە دەست ناتوانێت خودجە منابێت لە پێشگفتارەکە ئاماژەت پێداکە کۆماری ئیسلامی زۆر هەرەسی هێناوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام لە دەست پێڕاگەیشتن بە چەکی ئەتۆمی واز نایێنێ هێشتا هەر بە زبانێکی پێش 7 ئۆکتۆبری ساڵی پار قسە دەکات بۆیە کۆماری ئیسلامی ڕێگایەکی نەماوەتەوە بەغەیرە ڕووخاندنی ئەم ڕژیمە و لە گۆڕنانی هیچ ڕێگایەکی تر لە بینی لە بەردەم گەلانی ئێران و کرێکاران و خەڵکی تێکۆشەری کوردستان و ژنان و ئەوانە نەهێشتوێتەوە. کاک ڕەزا سوپاس و پێزانینم بۆ بەشداری لە دیداری ڕۆژدا زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانی بەڕێزت سپاس دەکەم. منی سپاسیەوە دەکەم زۆر سپاس. ئەلبەتە ئازیزانم سپاسی پێپایانم بۆ ئێوەی خۆشەویست تا دیدارێکی نوێی ڕۆژ ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵی.